بەڵێ خۆشەویستان ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان بەشێک لەو میوزیسیانانەی کە لە دەروی کوردستانە ژین هەمیشە هەوڵیان داوە کە زیاتر خزمەت بە موزیکی کوردی بدەن و پەرە بە موزیکی کوردی بدەن و هەمیشە کاریان بۆ ئەوە کردووە کە موزیکی کوردی بە جیهان بناسێنن و بتوانن موزیکی کوردی تێکەڵ بە بەرهەمە بیانەکان یاخود بە ئاواز و بە موزیکی بیانی بکەن. هونەرمەند سامان ئەلیاس یەکێک لەو موزیسیانانەیە کە هەمیشە بەم شێوەیە کاری کردووە و لە ماوەی ڕابردووشدا کۆنسرتێکی لەگەڵ هاوڕەیەکی بیانی لە شاری سلێمانی ساز کرد کە تیایدا باسییان لەو هەمە ئاهەنگیە پتەوا کرد کە لەگەڵ موزیسیانانی بیانیدا هەیەە. قسە و باسی زیاتر هەم دەربارەی دوایین کار و بەرهەمەکانی ئەم موزیسیانەکەم و پەیوەندی موزیکی کوردی بە موزیکی جیهانیەوەکەم. کاک سامان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ منە. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش کاک سامان. ئەم کاتیەوە باش، زۆر سپاس بۆ میوانداریم لە بەرنامەکەتانە. زۆر سپاس. کوردستان خۆش. سپاس بۆ تۆ. کاک سامان بە یەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم، موزیکی کوردی توانیوێتی تێکەڵ بە موزیکی جیهانی یاخود بە موزیکی بیانی ببێت؟ موسیقی کوردی بەڕاستی لە ڕێی دەوڵەمەنی هەموو پەیژەی موسیقیەوە لە ڕێی دەوڵەمەنی میلۆدیەوە زۆر نەکە من هەر باسی خۆ بکەم. زۆر هونەرمەندی تریشەیە کە لە ئەوروپایە توانێتی مۆسیقای کوردی زۆر بە شێوەیەکی جوان تێکەڵ هەم بە مۆسیقای ڕۆژئاوایی کە پێڵێن کلاسیک، هەم بەپێی لە ڕێی تێکەڵکردن بە مۆسیقای جاز، تێکەڵکردن بە مۆسیقای میلی وڵاتانی تری جیهان. یعنی وەرباسم کرد مۆسیقای کوردی ئەوەنە دەوڵەمەندە زۆر بە ئاسانی ئەتوانێت تێکەڵکرێت لەگەڵ هەموو مۆسیقیی تر کە لە دنیا هەیە. زۆر باشە. ئێوە وەکو میوزیسیانان و تۆ بە تایبەتی چەندێک هەمە ئاهەنگیت هەیە لەگەڵ میوزیسیانانی بیانی و تا چەندێک هەوڵت داوە کە بە تەنها وەکو با بڵێن ژەنیارێک ئامادە نەبیت لە ناو کارە هونەریەکانی ئەوان یان لە ناو بەرهەم و کۆنسرتەکانی ئەوان، بەڵکو بتانی بە ئامێری موزیکی کوردی و هەروەها بە با بڵێن مۆسیقای کوردی بەشداری بکەیت و بتانی موزیکی کوردی تێکەڵ بە موزیکی بیانی بکەیت. ئەوە ڕاستی بێ بتوانی بە هەم نەگەر لە ڕووی بڵێ وکو ژەنیارێک و کلاتنە ژەنێک دەڕووی ئاوازدا نەمیشەوە. بەڵێ ئەم پارچە مۆسیقایە کە بڵێن لەم ڕۆژانەیە بڵام کردەوە لە سوۆشیال مۆدیایە و بڵێن لە یوتیوبە لەو کەناڵانەیە پارچە مۆسیقای گەڕیانەکە و گەڕیان خۆی ئەمە ڕیتمێکە کە ئەمە دانسێکە هەڵپەرچیەکە کە تایبەتە بە کوردستانی ڕۆژهەڵات لە شاری خۆشەویستی سنە. هەر لەو ڕۆیایەوە منە و ئایدیەم بۆ هەو کە پارچێک مۆسیقا بنووسمەوە بڵێن دەمەناوی گەڕیانەوە. گوێشتان لێ بوو بێ ئەو پارچە مۆسیقای بڵێن بە شێوەیەکی زۆر کوردیانە میلیانە لێ نەیداوەتەوە، هەڵبەتە بە شێوەیەکی کە تێکەڵ کراوە بە مۆسیقیەکی جاز، تێکەڵ کراوە بە مۆسیقیەکی حتا بڵێن فۆلک مۆسیقای میلی وڵاتانی تر بڵێن. بۆ نمونە ئێستا ئەو ئەمێرژەنە ئەودا ئەمێرژەنێکی بەتوانای ئەرمەنیەکە لەگەڵمانەیە، هەنێگە تۆ بتێو نەتێ ئەو مۆسیقایە ناتوانێت بڵێ تەواو هەروکو کوردیانەیە کوردیەکە، بەڵام بە جلوبەرجێکی زۆر تازەوە بڵێن پێشکەشمان کردووە. زۆر باشە. زۆرترین بەرهەمەکانی تۆ ئەوەندەی کە من ئاگادار بم تایبەت بە موزیکی کوردیە و هەوڵ ئەدەیت لەگەڵ با بڵێن ژەنیارێکی بیانی یاخود لەگەڵ گروپێکی بیانی کارەکان بکەی. ئەمە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر موزیکی تۆ وەکو ئەوەی کە بەو پێی کە چەند ساڵێکە لە دەرەوەی وڵات ئەژیت و تێکەڵ بە موزیکی بیانی و ئەو کللتورە جیاوازە بوویت؟ بەڕاستی بیر و بۆ چوونی من لەوەیە کە بتوانم هەم وکو خۆم دەوڵەمەندکەم، هەموو کۆی کە بتوانم موسیقەکەش دەوڵەمەند بێ، هەم مۆسیقای کوردی بتوانێت زیاتر دەوڵەمەندی بکەی. من هەموو جارێک وتومە ئەگەر هاتوو بڵێن ئێمەگەم مۆسیقا بەس وکو کورد هەموو کورد بێکەوە هەمیشە مۆسیقا لێ بین ئەو دەوڵەمەندیتیان نییە. ئێستا لە تەواوی دنیای بەڕاستی سنوور نەماوە، وەکو چۆن ئەو جارەش وتم کە
دەنگ سنووری نییە ینی دەنگ ئەڕوا بۆ هەموو جێگایك لە دنیاە ئێستا لە تەواوی دنیاش ئێساوای لێ هاتووە کە مۆسیقا بەس بەتەنیا بڵێن ئەگەر من کوردم لەگەڵ کوردالی نیم یان هەر وڵاتێکی خەڵکی وڵاتێکی بڵێن ئەفریقا بێ یان هەندستان بێ ینی بۆ ئەکەن کە لەو لە ڕووی ئەو تێکەڵیەوە بتوانانی مۆسیقاکەی هەم خۆ دەوڵەمەکەی هەم خۆشتی پێ دەوڵەمەکەی جا ئەوەی ڕاستی بە من ئیدەکانم زیاترەوەی کە بەس مۆسیقا بنووسمەوە چکە مۆسیزیانی زۆر هەن ئاوازدانانی زۆر هەن کە لە کوردستان و دەروی کوردستان بڵێن کە گۆرانیە بنووسنەوە بەڵام ئێمە وەکو کورد لە ڕووی مۆسیقا و بڵێن ئینسترومنتال بەڕاستی تۆزێ زۆر دەوڵەمەند نین جا بۆیە من تا ئێستا 5 ئەلبوم بڵاو کردو و ئەلبومانەش هەمووی لەگەڵ تێکەڵێک لەگەڵ مۆسیقی غیرە کوردی هەنێ جا مۆسیقی کوردیشمان لەگەڵا بووە گۆرانیبێژی کوردیشمان لەگەڵا بۆ لێن لە هەنێ مۆسیقایە بەو شێوە ویستمە هەم خۆم دەوڵەمەکەم هەم بڵێن کارە مۆسیقیەکانش دەوڵەمەکەم هەم ئەوەی کێشکە مۆسیقای کوردیش لەوە ڕۆ دەوڵەمەند بێت زۆر باشە کاک سامان پێم خۆشە ڕاوبۆچوونی ئەو ژەنیارانە یاخود ئەو موزیسیانانە بزانم کە تۆ کاریان لەگەڵەکەی کە بیانین و کاتێک کە گوێیان لە پارچە موزیکێکی کوردی ئەبێت و یاخود بە تایبەتیش ئەو پارچە موزیکانەی کە تۆ ئەیان نووسیت هەم با بڵێن کوردیە لەگەڵ ژەنیاری بیانی یاخود ژەنیارێکی بیانی دەیژەنێ ئەو ڕاستی بە هەر جارێکە من مۆسیقام نووسی و زۆر بە خۆشحاڵیەوە ئەو ژەنیارە بیانانەوی سویانە مۆسیقاکان لێبن و مۆسیقای کوردیش من ئێستاگە باسکەم پێش 25 ساڵەوە پێش بڵین کوردستانم بەجێشتووە پێش 25 ساڵەوە پێش بەڕاستی ئەو تێگەیشتنە زۆرە نەبوو لەسەر مۆسیقای کوردی بەڵام بەپێ ئەوەی کە خەڵکانێکی زۆر کوردستانی بەجێشت و موسیسیانی زۆر کوردستانی بەجێشت هاتنە دەرەوەی وڵات بەڕاستی ئەو دوای ئەو دنیای دیجیتاڵش کێسایتر لە هەموو دنیا تۆ توانانی مۆسیقای هەر میلەتێکتر بڵێن ببیستیت ئەو مۆسیقایانە بەڕاستی سەر لە ئەوروپایە بیر و بۆچوونێکی زۆر باشیانێ لەسەر مۆسیقای کوردی ینی مۆسیقای کوردی دائیمە بە مۆسیقایەکی شاد بە مۆسیقایەکی کە دڵخۆشکەر و دوای خۆشیەکەشی لەوە ینی ئێمە وەکو کوردەکە باسی بکەینە ناوچەی ناوە ڕاستە بڵێن ئەو میلەتانی ترکە هەموو دراوسێمان و هەموو ساڵێکی بڵێن چەند داگیرکرد بوومێن لەسەر کوردۆمانە بەڵام سێرەکەی مۆسیقای کوردی هەر بۆ ڕەسەنەی خۆی ماوەتەوە ینی لە هەر جگایەکە هەر مۆسیزیانە غیرە کوردیش بێت کە گوێی لە مۆسیقای کوردی بێکسەر ئەیناسێتەوە من هاوڕێم هەیە ئێستا لەم سویدایە باوەڕ کە هەنێ گۆرانین بۆ ئەنێرێ من خۆم وەکو کورد جۆم لێ نەبووە ینی ئەوەنە سێرچەکەن ئەوەنە ئەگەڕێن بە شوێن مۆسیقای هەورانیە بە شوێن مۆسیقای کەلهورە بە شوێن مۆسیقای کەلهوریە بە شوێن مۆسیقای کوردانی باکوور کرمانج ینی تێگەشتێکی زۆر هەیە بۆ مۆسیقای کوردی ئەوەش جێی دڵخۆشکەرە دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن میوزیسیان سامان ئەلیاس سوپاس کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من بووی زۆر سپاس.